میوانێکم هەیە لە ئیسلاماباد لە پاکستانەوە تەیب ئیفتیخار شرۆڤەکاری سیاسی بەڕێز ئیفتیخار ئەم کاتت باش ئەگەر تێڕوانینێکی گشتیمان بدەیتێ لەسەر ئەم جەنگەی نێوان ئیسرائیل و ئێران و ئەو کاریگەریانەی لە ناوچەکەدا لێی کەوتووە. Well, first of all, thank you for having me on your show. And assalamualaikum to all of our brothers. First of all, I would say that regarding this war that this war was totally on the cards. We were seeing it for some time now that the negotiations دانستانی نێوان ئێران و ئەمریکا هەبوو سەبارەت بە پرسی ئەتۆمی ئێران هەروەها ئەمە زۆر ڕوونا کە ئەم شەڕی هاتوۆتە کایەوە مەبەست لێی دروستکردنی گوشارە لەسەر ئێران چونکە دانستانەکانی ئەمریکا و ئێران بەرەو پێشوونێکی بەو شێوەیان بەدەست نێنا کە ئەمریکا چاوەڕێی کرد. ئێمە لە 3 ساڵی ڕابردوودا غەزەمان بینی جینۆساید کرا فەڵەستینیەکان کوژران بەدەستی ئیسرائیل لە ماوەکانی ڕابردوودا فەڵەستینیەکان زۆر بەتوندی سەرکوت کران لەلایەن ئیسرائیلەوەتە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە ئەم جۆرە لە جۆرە دژمنایەتی یاخود ئەم جۆرە لە پێکدەدانی ڕاستەوخۆ لە نێوان ئێران و ئیسرائیلدا هاتوۆتە کایەوە. ئەم شەڕی ئێستا هەیە زۆر ترسناکە چونکە ڕەنگە سوپەر پاوەر و بەهێزە گەورەکانی جیهان تێکەڵی شەڕەکە بن و شەڕەکە گەورەتر بێت پێویستە ئەم تیتیژە کۆتایی بێت چونکە گەر ئەم شەڕە بەردەوام بێت نەک تەنها ناوچەکە بەڵکو هەموو جیهان دەگرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووە لەسەر زاری سەرۆکی وڵاتەوە ئەوەی ڕاگەیاند کە پشتیوانی لە ئێرانەکەن ئەم پشتیوانیەی پاکستان کردنیە یعنی بەکردنی ئەوێت پشتیوانی بکات یان تەنها هەڵوێستێکە وەکو زۆرێک لە وڵاتانی تر دەری بڕیوە. تاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێک نەکراوە یاخود هیچ بڕیارێک نییە بۆی کە پاکستان بچێتە ناو شەڕی ڕاستەوخۆوە دژی ئیسرائیل بەڵکو پاکستان لە نەتەوەیەگرتووەکانەوە پشتیوانی ئێرانی کردووە پاکستان بە ڕاگەیەندراوە پشتیوانی ئێرانی کردووە هەروەها هەوڵی داوە کە هاوکاری ئێران بکات لە دۆزینەوەی چارەسەر بۆ پرۆسەی بەرنامە ئاتۆمیەکەی. پاکستان هەوڵی داوە دڵنیا بێتەوە لەوەی کە ئێران زیانی پێ ناکات. پاکستان و ئێران وڵاتیەکی برا و خۆشەویستی یەکترن چونکە ئێمە دەیان ساڵە پەیوەندیمان هەیە. ئێمە لە ساڵی 90ەکانەوە لە ساڵی 2000ەوە کاتێک ئێمە لەگەڵ هەندستان لە شەڕدابووین ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بە شێوەیەکی کراوە پشتیوانی پاکستانی کرد هەر بۆیە پاکستان ئەمەی لە بێر ناچێت. لەگەڵ ئەوەشدا پاکستان و ئێران دوو وڵاتن کە پەیوەندی ئاینی و ڕۆحی زۆر بەهێزیان پێکەوە هەیە ڕێز لە یەکتر دەگرن هەروەها ئێمە لەگەڵ خەڵکی یەکتر ڕازگۆین و پەیوەندی ڕۆحی لە نێوانماندا هەیە. ئێمە وەکو پاکستانیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پشتیوانی ئێرانەکەین بەڵام هیچ ڕێکەوتنێکی سەربازی نییە کە پاکستان بچێتە شەڕێکی ڕاستەوخۆوە دژی ئیسرائیل لە بەرژەوەندی ئێران. بەڵام بە هەموو شێوەیەک ئەمەمان سەرکۆنە کردووە هیچ شتر ئێرەمان سەرکۆنە کردووە هەروەها هۆشداریشمان داوە کە ئەم بەرگەگرتنی داهاتووی شەڕ قورس دەبێت بۆ تەواوی ناوچەکە شەڕەکە ڕەنگە فراوان بێت و بچێتە ئەو وڵاتانیشی کە تاوەکو ئێستا نەچووە هەروەها ناوچەکە بە تەواوی بسووتێنێت. نامانێت ڕۆژهاتی ناوەڕاست کەوێتە سەر ئاگەر نامانەوێت فراوانی توندژیەکان ببینین نامانەوێت کە شەڕێکی گەورەتر ببینین. باش چی وایە کە پاکستان ڕاستەوخۆ بێتە ناو شەڕەکەوە یعنی لە چه ئەگەرێکە؟ بەڵێ ئەگەر هێڵی سوور بەزیێنن بەشداریەکە بەڵێ هێڵی سووری ئێمە ئەوەیە کە ئێران بکەوتە ژێر مەترسیەکەوە کە مەترسی لەسەر پاکستانی دروست کات و داوای هاوکاری ڕاستەوخۆ لە ئێمە بکات ڕووی سەربازیەوە تاوەکو ئێستا ئەمە ڕووینە داوە ئێران بە شێوەیەکی ڕاستەوخۆ داوای هاوکاری سەربازی لە ئێمە نەکردووە بەڵام ئەگەر ئەمە ڕوو بدات ڕەنگە هێڵی سووری پاکستانیش بەزێنێت و پاکستان پشتیوانی ئێران بکات
چونکە پاکستان خاوەنی هێزێکی سەربازی زۆرە، خاوەنی بنکەی سەربازی لە ناوچەکەدا، پاکستان خاوەنی چەکی ئەتۆمیە، هەر بۆیە تەهرانیش تاوەکو ئێستا داوای لە ئێمە نەکردووە بچینە شەڕی ڕاستەخۆ دژی ئیسرائیل. ئەوەی کە هەبووە پەیوەندی تەلەفۆنی سەرکۆنەکردو ئاڵوگۆڕی بیرۆڕاکان بووە، بەڵام هێشتا بە فەرمی داوا لە پاکستان دەکراوە کە بچێتە پاڵ ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی ئیسرائیل. تەنها ئەوەی کردومانە سەرکۆنەکردن بۆ ئێران شەر ئەوەی لێمەویستووە کە پشتیوانی بکەین لە نەتەوەیەکگرتووەکان. ئێمە تەنها پشتیوانی ئێرانمان نەکردووە، پشتیوانی فەڵەستین. زۆر باش. وەکو شرۆڤەکارێک کە لە نزیکەوە چاودێری ئەم بارودۆخەوە ئەم جەنگەکەی پێت وایە ئەم جەنگە درێژە بچێشێت و سنوورەکانی جەنگەکە فراوان ببێت وڵاتی دیکەش بگرێتەوە؟ ڕەنگە فراوان بێت، ڕەنگە شەڕەکە درێژە بکێشێت و دۆخەکە بتەقێتەوە، چونکە ئەمریکا تاوەکو ئێستا دەستوەردانێکی ڕوونی نەکردووە. پێویستە دۆناڵد ترامپ بێتە سەرخەت و ڕاستەخۆ داوا لە نەتانیاهۆ بکات بۆ ئەوی ئەم شەڕە بوەستێنێت دژی مسلمانان. نەتانیاهۆ شەڕەکەی تەنها دژی ئێران نییە، بەڵکو دژی مسلمانانە. جینۆسایدی غەزەی کردووە، جینۆسایدی فەڵەستینیەکانی کردووە، هێرشی کردووەتە سەر سووریا و لوبنان و یەمەن و ئێران. هەر بۆیە ئێمە چاوەڕێمان لە سەرۆک ترامپ ئەوەیە کە ڕاستەخۆ دەزوەردان بکات و ئاشتی بێنێتە کایەوە، بەڵام ئەوەی کە جێگەی داخەتاوەکو ئێستا دۆخەکە زیاتر فراوانە بێت و شەڕەکە زیاتر ئاڵۆز دەبێت. بەڵام ترامپ تاوەکو ئێستا هیچ کاردانەوەیکی ڕاستەوخۆی نەبووە. لە لایەکی دیکەشەوە یەمەن هێرشی کرد لەسەر ئیسرائیل و موشکی ئاڕاستەی ئیسرائیل کردووە. پێم وایە کە ئەگەر ترامپ بەم شێوەیە بێدەنگ بێت، ڕەنگە جۆرەکان رووسیا و چینیش بێدەنگ نەبن و هاوکاری ئێران بکەن یان خۆ دەستوەردان بکەن بۆ شەڕڕاگرتن، چونکە ئەم شەڕە لە بەرژەوەندی کەس نییە و نەتانیاهۆ تەنها کەسە کە دەیەوێت درێژە بەم شەڕە بدات. ئەگەر ئەم شەڕەش درێژە بکێشێت، خاکی مسلمانان زیاتر دەبێتە سوودماک و دەبێتە قوربانی، هەروەها خاکی مسلمانان زیاتر داگیر دەکرێت و مسلمانانی زیاتریش دەکوژدێن. ئێمە لەگەڵەوە داین سەقامگیری بگەڕێتەوە بۆ ڕۆژهاتی ناوەڕاست. خەڵکی پاکستان زۆر شۆک بوون کاتێک پاکستان شۆک بوون بە هەڵوێستەکانی ئیسرائیل لە غەزە. پاکستانیەکان شۆک بوون بە بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی. ینی ئێمە وەکو پاکستانیەکان شۆک بوون کاتێک بینیمان ئیسرائیل چی بەرامبەر غەزە دەکات، بەڵام ئێستا هاتووە پەلاماری ئێرانیش دەدات. ئەمە مانای چی؟ ئەمە مانای وایە ئیسرائیل بە هەموو شوێک پێشێرکاری یاسانە دەوڵەتیەکان دەکات و پێشێرکاری یاساکانی شەڕیشی کردووە. ینی ئەو هەنگاوەی کە ئەو هەنگاوەی دژی ئێران کردوێتی ئیسرائیل، ئەو هەنگاوەی دژی وڵاتانی مسلمان کردوێتی بە هیچ شێوەیەک خوازراونیەوە. ئێمە بە هەموو شێوێک ڕەتیەکەینەوە. ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە بڵین بەسە شەڕ تەواو، شەڕ زیانی هەیە، شەڕ سوودی بۆ کەس نییە. زۆر باش. پاکستان داوای کردووە هەڵوێستێکی ئیسلامی یەکگرتوو لە سەراسی وڵاتانی ئیسلامی بەرامبەر بەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران هەبێ. پرسیارەکەم ئەوەیە لە ماوەکانی ڕابردووە هەڵوێستی وڵاتانی ئیسلامی توانیوێتی چی لە بارودۆخی غەزە بگۆڕێت تا لەم جەنگەی ئێسای نێوان ئیسرائیل و ئێران بیگۆڕێت؟ ینی چی پێیەکرێت؟ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. مسلمانان چیان کردووە بۆ غەزە؟ مسلمانان چیان کردووە بۆ ئێران؟ ئێمە نزیکەی 1 ملیار و 400 بۆ 700 ملیۆن کەسین، بەڵام هێزەکەمان ئەوە نییە کە نیشانە جیاری بێن. لە کاتێک لە ئیسرائیل وڵاتێکی بچووکە و ژمارەیەکی کەمیش خەڵکی تێدایە، بەڵام دەستوەردانەکە لە کاروباری هەموو وڵاتان. هەر لەبەر ئەمەشە کە پاکستان بە یەک دەنگ داوای کردووە کە وڵاتانی مسلمان یەکگرتوو بن، وڵاتانی مسلمان ڕاگەراوێکی یەکگرتوو و هەڵوێستێکی یەکگرتوویان هەبێت بۆ سەرکۆنەکردنی ئیسرائیل و ڕاگررتنی ئەو وڵاتە لە دەستدرێژی بۆ سەر وڵاتانی ئیسلامی لە جیهاندا. بەڵام پاکستان هەمیشە هەوڵی داوەکە برایانی مسلمان
گەلانی مسلمان یەکگرتوو بن هەوڵ بدەن کە یەکێتێکی بەهێزیان هەبێت چونکە ئێمە ژمارەمان زۆرە و وڵاتی بەهێزیشین بەڵام نەمانتوانیوە ڕێگری لە بنیامین نەتەنیاهۆ بکەین هەر بۆیە پاکستان دەیەوێت کە یەکریزیەک دروستکات پاکستان هەمیشە داوای کردووە کە یەکریزیەک دروست بێت لە بەرامبەر ئەو دەستدرێژیانەی کە ئیسرائیل دەکاتە سەر خاکی مسلمانان ئێمە هەمیشە هەوڵی دیپلۆماسیمان داوە لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانیەوە لە 1970 هەمیشە بۆ نمونە ئیسرائیل و ڕۆژئاوایەکان دەسوەردانیان لە ناوچەکەدا کردووە وڵاتانی مسلمانیان شەوساندوێتەوە دەسوەردانیان لە خاکیمە کردووە هەر بۆیە یەکێتی مسلمانان ئێستا زۆر گرنگە لە هەموو کاتێک زیاتر گرنگە ئێمە پێویستمان بە سەرچاوەیەکە کە یەکمان بخات زۆر باشە بەڕێز تەیب ئیفتیخار شرۆڤەکاری سیاسی کە لە ئیسلاماباد لە پاکستانەوە لەگەڵمان بووی سپاس بۆت